تاوانبارێکی گرنگی تاوانی جینۆسایدی بارزانیەکان و ئەنفال مرد. با قەڵەمی عەلی مەحموود محەممەد. فارس نیعما حسێن مەحیاوی ناسراو بە ئابووریم لە دایکبووی 1940 سەر بە خێڵی مەحیەی لە شاری یوسفی خواروی بەغدا و ناو شاری بەغدا جێگرن لە شیعە و سوننا پێکهاتوون. فارس لە باڵە شیعەکەیەتی. فارس نیعما دەرچووی خولی 36 کۆلێژی سەربازی بووە لە ساڵی 1960. بەشداری کودەتای سەربازی بەعسیەکانی کردووە لە 8 شوباتی 1958. ڕۆژی 9 شوبات سوکایەتی بە جەستەی عەبدولکەریم قاسم کردووە. لە بەردەم کەناڵی ڕاگەیاندن جەستە سارد و سڕەکەی بە قژ ڕاکێشە. هەرچەندە سەرباز بووە، لێ لە ئەشکەنجەدانی سەلام عادل بەشداری کردووە. دەرچووی خولی 35 کۆلێجی ئەرکانە لە ساڵی 1970. زۆر پۆستی گرنگی لە سلکی سەربازی عێراقی وەرگرتووە. لەوانە ڕاگری کۆلێژی ئەرکان لە ساڵی 1982 جێگری سەرۆکی ئەرکانی سوپا بوو بۆ کاروباری ڕاهێنان. سەرۆکی زانکۆی ئەلبەکر بۆ خوێندنی باڵای سەربازی لە ساڵی 1983 بوو بە فەرماندەی فەیلقی 1. لە ساڵی 1988 بە وەکالەت فەرماندەی فەیلقی 5 بووە. عەقید نیعما فارس مەحیاوی کە ئەو کاتەی فەرماندەی لیوای شەشی زرێپۆش بوو، فەرماندەی سەرکوتکردنی ڕاپەرینی سەفەری شیعەکانی کردووە لە ڕێکەوتی 8 و 9 شوباتی ساڵی 1970 کە بەعس ڕێگری کرد ئەو ساڵە شیعەکان ئەربعینە بکەن. ئەو تاوانە لە مێژوودا بە ڕووداوی خان نس بەناوبانگە. خان ئەلحامد خاست نس یەکێک لە گرنگترین شوێنە مێژوویەکانی قەزای ئەلحەیدەریەیە لە پارێزگای نەجەف. لیواکەی مەحیاوی لە نزیک شاری موسەیب جێگر بوو. نزیکەی 40 کیلۆمەتر لە کەربەلاوە دوور بوو. نزیکترین پێکهاتەی سەربازی بووە لە شوێنی ڕاپەڕینەکەوە. لیوای زرێپۆشی شەشەم بە هەرسێ کەتیبەکەی و فەوجی پیادەی میکانیکیەکەیەوە ڕۆڵی سەرەکیان گێڕا لە سەرکوتکردنی ڕاپەڕینەکە. ڕاپەڕینەکە تاوکو ڕێکەوتی 12 شوبات و بە تەواوی دامرکاندەوە. لەو ڕووداوەدا دەیان کەس کوژراون و سەدان کەسیش لە ڕاپەڕیوانیان دەستگیر کرد. فارس نیعما لە ڕێکەوتی 1 فێبرەوەری ساڵی 1976 پلەی سەربازی فەریق ڕوکنی بۆ سەدام حوسێن باست لەگەڵ بەخشینی ماجستێر لە بواری زانستی سەربازی لە کاتێک ڕۆژێکیش سەربازی نەکردبوو. لە ڕێکەوتی حەڤەی حوتی 1979 پلەی موهیب ڕوکن لە لایەن ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشەوە پێی بەخشرا. پۆستێک وێنەی لە جیهاندا نەبووە. بەپێی بەڵگەنامەی کۆمیسیۆنی باڵای نیشتمانی بۆ ڕێکشەکێشکردنی باس بەشی زانیاری ژمارە 1 ڕێکەوتی 2/2005 سەبارەت بە لیواڕوکن نیعما فارس مەحیاوی هاتووە. لیواڕوکن ئەفسەری پێشووی هێزە چەکدارەکان لە ڕێزەکانی سەربازی بەرز بووە تاوەکو گەیشتە پلەی لیواڕوکن و لە ڕێزەکانی پارتی باسی لە ناوچوو. سەرکەوت تا گەیشت بوو بە ئەندامی مەکتەبی سەربازی، سکرتێری لقی سەربازی حوتەین و یەرموک، پاشان وەک باڵیۆز لە یەکێک لە وڵاتان دامەزرا. یەکێکە لە تاوانبارانی سەردەمی شەڕی ئێران و عێراق کە سەرۆکایەتی لیژنەکانی لە سێدارەدانی کردووە لە کەرتی 4 لە پارێزگای میسان و کەرتی فەیلقی 2 لە پارێزگای دیالە دادەنرێت. بە یەکێک لە چاقۆکێشانی ڕژێمی پێشوو دادەنرێت. دەبێت لەسەر تاوانەکانی لە کاتی شەڕی ساڵانی نێوان 1980 تاوەکو 1988 دادگایی بکرێت. فارس نیعما مەحیاوی دواخزمەتی بۆ باز وەرگرتنی پۆستی باڵیۆزی عێراق لە فلیپین و نەمسا بووە و یەکێک بووە لەوانەی کاری بازرگانی بۆ عودەی دەکرد. دوای ڕوخانی سەددامیش بەردەوام بوو بۆ کارکردن بۆ پاشماوەی بەعس. لە شاری ڤیەننا هێلانەیەکی سیخوڕی بۆ دروستکردبوون. دوا پۆستیشی دوای ڕوخانی سەددام خانەنشینکردنی بوو بە پۆستی فەریق ڕوکن تا مردنی لە 28 ئۆگەستی 2025 بەردەوام بوو. لە کاتێکدا ناوی لە لیستی تۆمەتبارانی ئەنفال هەبووە و داواکراوی کەیسی تاوانی ئەنفال بووە. بەشداریکردنی لە سەرکوردکردنی گەلی کورد. زانیاری وردمان لە سەرکارەکانی نییە دژ بە گەلی کورد، هەرچەندە بە پێیوتەی عەلی حەسەن مەجید خزمەتی سەربازی بە پلەی ئەفسەری زۆر بووە لە کوردستان کە لەو کاتەوەی ئەو کۆلێجی سەربازی تەواو کردووە پلەی جیاجای سەربازی هەبووە. لەو ماوەیە 26 ساڵی جەنگ بەردەوام بووە. ئەوەی بۆ ئێمە زانراوە با بەڵگەی تاوانباریەوە لە پۆستی باڵەوە بەشداری هەردوو تاوانی جینۆسایدی بارزانی و جینۆسایدی ئەنفالی کردووە. لە ساڵی 1983 ئەو پۆستی فەرماندەی فەیلقی 1 وەردەگرێت. لەو کاتەی جەنگێک هاتە پێشەوە بە ناوی فەجری 2 بە کوردیەکەی بە ناوی شەڕی حاجی ئۆمەران بەناوبانگە. بارزانیش لە یادداشتەکانی خۆیدا ئاوە ئاماژەی پێدەدات. هێزەکانی ئێران لەلایەن شیرازی و موحسین ڕەزاییەوە فەرماندەیی دەکران. هێزەکانی عێراقیش لەلایەن فەریق ڕوکن نیعما حوسێن فارس المەحیاوی فەرماندەی فەیلقی 5ەوە سەرپەرشتی دەکران.
سەدام خۆشی سەردانی دیانای کردبوو. لەم شەڕە عێراق چەکی کیمیایی بەکارهێنا. بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد، بەرگی چوارەم 1975 شۆڕشی گوڵان لەو جەنگا ئەو شکستی هێنا. بەشێکی زۆر لە خاک و چیاکانی لەدەستدا. لیوای 65 قوات خاسە بە هاوکاری جاشەکان گردمەندیانیان گرتەوە. مەحیاوی لە پەلاماردانی بارزانیە سڤیلەکانی ناوچەی دیانا و شوێن بزرکردنیان بڕیاردەر بووە، وەک لە بەڵگەنامەی نهێنی و کەسی سەرکردایەتی فەیلەقیەکی پێشەنگ ئارکانی گشتی ئەمن ژمارای ئەمن 1/11 لە ڕێکەوتی 25/8/1983 بۆ عەمید ڕوکن ئەحسان کامل شەبی بابەت پێکێنانی لیژنە بە واژۆی ئەلیوا ڕوکن نەعمە فارس حسێن قاعدە الفەیلق الأول و پرۆفیسۆر عەلی تەتەر ئاماژەی پێدەدات حکوومەتی عێراق پاش ئەم تاوانە لە ئابی 1983 بە فەرمانی سەرکردەی فەیلقی یەکی سوپای عێراق لیوای ڕوکن نەعمەت فارس حسێن بە هەماهەنگی لەگەڵ لقی باکووری لەشکری حزبی بەعز لیژنەیەکیان بە سەرۆکایەتی عەمیدی ڕوکن ئەحسان کامل شەبی پێکهێنا بوو کە کارەکان بریتی بوو لە ئەنجامدانی ئامارێکی ئەمنی لەسەر هەموو نیشتەجێبوانی قەزای سۆران و ناحیەی دیانا و گوندەکانی دەوروبەر بۆ ڕێوشوێنی پێویست بۆ دانانی ڕاددەیەک بۆ بزافی قائین و بەکرێگیراوان بەپێی دەربڕینی ئەوان و دۆزینەوەی جێگایەک کە یەکەکانی لەشکری و ئیداری عێراق بۆی بگوازرێتەوە کە ئاسانتر بتوانن گیان پارێزن. هەروەها بۆ بەرەنگاربوونەوەی هەر کردەوەیەکی نائاسایی لە نۆی ئابی 1983 هێزێکی تەواویان پێکهێنا بوو و پیلانێکی ئەمنیان دانابوو بۆ بەرەنگاربوونەوەی هەر پێشاتێک. بەم شێوەیە حکوومەتی عێراق لاپەڕێکی نوێی لەسەر تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و گەلی کورد لە بێدەنگی کۆمەڵگای نێودەوڵەتی تۆمار کرد کە تا ئێستا شوێنەوارەکانی بەسەر کۆمەڵگای کوردیدا ماوەتەوە. بەڵام دوای ئازادکردنی عێراق لەسەر کۆمەڵکوژی بارزانیەکان هەریەک لە عەلی حەسەن ئەلمەجید، تاڕق عەزیز عیسا، سەعدون شاکر مەحموود، سەفیان ماهر حەسەن، وەتبان ئیبراهیم حەسەن، حامد یوسف حەمادی و حکمەت مزبان ئیبراهیم لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراق با تاوانی کۆمەڵکوژی دادگایی کران. حکوومەتی عێراق و جینۆسایدی بارزانیەکان پرۆفیسۆری هاریکار دکتۆر عەلی تەتەر تایبەت بۆ گوڵان نووسیویەتی. کۆمەڵکوژی بارزانیەکان و بێدەنگی کۆمەڵگای نێودەوڵەتی ڕێگەی بۆ ئەنفالی گەرمیان و کیمیاباران خۆش کرد. ڕۆژی دوای دەستنیشانکردن و ئاگادارکردنەوەکەی نۆی ئاب، گرتن و بێسەر و شوێنکردنی بارزانیەکانی قەزای سۆران دەستی پێکرد. تەنانەت ئەو راپۆرتانەی ئیستیخباراتی سەربازی دابوویان کە گوایە پارتی ئەفسەری پلە باڵای ئێرانی هێناوەتە ناو عێراقەوە بۆ نەخشەکێشان بۆ هێرشەکەی 23 یولی 1983 حاجی ئۆمەران ڕۆڵی مەحیاوی وەک فەرماندەی فەیلق و بەرزترین بەرپرسی بەعسی سەربازی کوردستانی تێدا بووە کەچی بەڕووکەشیش بێت ناوی لە دۆسیە بارزانیەکان نەهاتە پێشەوە. سەبارەت بە کەیسی دووەم کە تاوانی جینۆسایدی ئەنفالە، فەریق ڕوکن نەعمە فارس حسێن یەکێک لە داواکراوانی کەیسی ئەنفال لە لیستی تۆمەتبارانی دادگای باڵای تاوانەکانی عێراقی و وای یەکێکە لە 24 تۆمەتبارە سەرەکیەکەی داواکراوی خولی یەکەمی دادگا. لە دوانامەی دادگای باڵای تاوانەکاندا ناوی 24 تاوانبار هاتووە بەپێی نووسراوی ژمارە فێ 2445 لە ڕێکەوتی 18/12/2005 دادگای باڵای تاوانەکان، ژمارە فایل 9101 و 9102 لە کۆی 9302 فایلی ئامادەکراو بۆ دادگا لە کەیسی تاوانی ئەنفال. بڕیاری گرتن بۆ 24 تاوانبار دەرچووە لەسەر داوای دادوەری لێکۆڵینەوە و لە دوانامەیدا نەعمە فارس ژمارە 13 ناوی لە لیستی 423 تۆمەتباری ئەنفال هاتووە بە ژمارە 86 فەریق ڕوکن نەعمە فارس حسێن، معاون ڕئیس ئەرکان الجەیش التەدریب، لیوا ڕوکن فارس حسێن مەحیاوی، لەپاڵ کەماڵ ساجد و سوڵتان هاشم سەرکردایەتی پرۆسی ئەنفالی یەکی کردووە. لە دانپێدانانەکانی سوڵتان هاشمدا ناوی هاتووە. ئەو سەرپەرشتی قوڵی مەرگە بنگرد کانی توی کردووە لە هێرشی پەلاماری ئەنفالی یەکدا کە سەرەتای پرۆسی ئەنفالی یەک لەو قۆڵەوە درزی تێکەوت. هێزەکەی ئەو کە فرقەی 24 سەر بە فەیلقی 5 بوو لە کاتژمێر 6:30 بەیانی ڕێکەوتی 5 ئازاری 1988 گەیشتۆتە کانی تو ناوقوڵای ناوچەکە بە بەشداری ئەم فەوجە جاشانە. 66 175 148 114 112 98 82 26 1 بەپێی وتەی سکاڵاکەرانی دادگای باڵای تاوانەکانی هەرچی 80 بۆ 90 ئەنفالکراوەکەی گوندی سێدەرە
کە لە ڕێکەوتی 53,988 ئەمفال کراون بردراون بۆ ڕانیە و دەوروبەری 10 ڕۆژ ماوناتەوە لە بارگای فرقەی 24 دواتر بردراون بۆ هەولێر نزیک 40 ڕۆژ لەوێ ماونەتەوە ئەوجا ڕەوانی سەربازگەی تۆپزاوە کراون لەوێ 3 ڕۆژ ماونەتەوە دواتر پیرەکانیان بردووە بۆ سەربازگەی نوگرە سەلمان و گەنجەکانیان ڕووفاتیان لە گۆڕە بە کۆمەڵەکانی حەزەر دۆزراونەتەوە بەڵام بەپێی نووسراوی بێژماری بەڕێوبەرایەتی حرەکاتی سەربازی لە جی ئازار 43 پیا و 39 منداڵ حەڤەژن لە سنووری مەرگە دەستگیر کراون وەک خێزانی تێکدەران ناسێنراون و 43 تێکدەر کوژراوە 283 بریندار کراون. لێوانەی بە لێبوردنە درۆینەکە گەڕاونەتەوە وەک خۆیان دەگەڕنەوە لە پرۆسەی دادگایی ئەنفال لە ڕۆژانی 28 سێ و 4 لە گوندی سۆنێ و گوندەکانی تەنیش سەنگەسەرەوە لە ڕێگای جاشەکانەوە خۆیان داوە بەدەستەوە لە سۆنەوە گواستراونەتەوە بۆ فرقەی 4 قورنە فرقەی 24 سەربە فەیلقی 5 ڕۆژێک لە مدیریەی ئەمنی هەولێر بردراون بۆ سەربازگەیەک لە نێوان مووسڵ و هەولێر 4 ڕۆژ لەوێ ماونەتەوە پێدەچێت بارگای فەیلق بوو بێت 4 قاعە بووە ژن و پیاویان جیاکراونەتەوە هەندێکی دیکە لە سۆنێەوە بۆ 4 قورنە و ئەوجا بۆ هەولێر مانگێک لەوێ ماونەتەوە دواتر نێردراون بۆ زیندانی سەربازگەی تۆپزاوە مەحیاوی لە بەرامبەر ڕۆڵی لە سەرکردایەتیکردنی قۆڵێکی سەرەکی ئەنفالی 1 2 جار خەڵات کراوە لە نووسراوێکی سەرکردایەتی گشتی هێزە چەکدارەکان پێشنیار دەکرێت ڕێزلێنان بۆ کۆمەڵێک فەرماندەی سەربازی باڵا بکرێت کە مەحیاوی یەکەمیانە نووسراوەکە بە واژۆی فەریق ڕوکن عەلاءالدین کازم حماد ئەمین لە ڕێکەوتی 8 یانزەی 1988ەوە دەرچووە. ناوەکان بریتین لە هەریەکە فەریق ڕوکن نەعەمە فارس حسێن مەحیاوی جێگری فەرماندەی فەیلقی 5 بەخشینی نیشانەی ئازایەتی پێی بەهۆی بەشداریکردنی لە پرۆسەی ئەنفالی 1 بەپێی نووسراوێکی دیکە سەرۆکایەتی کۆمار نووسینگەی سکرتارەتی گشتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بە واژۆی فەریق ڕوکن عەلاءالدین کازم حماد أمين السر القيادة العامة للقوات المسلحة بنووسراوی ژمارە 1/18/12 لە ڕێکەوتی 1988 کە بۆ دیوانی سەرۆکایەتی کۆمار نێردراوە لەژێر سەردێڕی بابەت ڕێزلێنان ڕەزامەندی سەرۆک کۆمار فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان وەرگیراوە بۆ بەخشینی نیشانەی ئازایەتی بە مانەی لە خوارەوە ناویان لەگەڵ پۆستەکانیان دیاری کراوە کە ناوبراو لەسەر تۆپی فەرماندەکانە فەریق ڕوکن نەعەمە فارس حسێن جێگری فەرماندەی فەیلقی 5 خەڵات بکرێت بە نیشانەی ئازایەتی بەهۆی بەشداریکردنی لە ئۆپەراسیۆنی ئەنفالی 1 بە وتەی عەلی کیمیاوی بێت مەحیاوی لە کوردستان لە ماوەی 23 ساڵی جەنگدا خزمەتی زۆر بووە هاوکات دوودڵ نەبووە لە پشتیوانی جینۆسایدکردنی خەڵکی کوردستان لە تاوانی ئەنفال و خاپوورکردنی لادەکان و کوشت و بڕی خەڵکە سڤیلەکان کۆبوونەوەی مەکتەبی باکوور بۆ پێداچوونەوەی پەلامارەکانی ساڵانی 1970 و 1980 نەوارەکە مێژووی لەسەر نییە بەڵام لە ناو کۆمەڵێکدایە بە ڕۆژانی 21 و 22 کانونی دووەمی 1989 دیاری کراون. ترسناکترین قۆناغی هەڕەشەکردن لە عێراق لە نێوان ئابی 1970 و نیسانی 1980دا بووە. بارودۆخێکی زۆر خەتەرناک بووە. ئێمە لە 18 شوباتەوە تا 4 ئەیلولی 1980 لە بەرەی سەربازیدا کارێکی جدیمان دەست پێ کرد بوو. تەواوی فەرماندای 1 لە دوای یەکەکانی فەیلقی 1 و فەیلقی 5 فەریق نزار الخەزرەجی و سوڵتان هاشمی فەیلقی 1 و تالع الدوری و شەهید محەممەد الحەدیسی و نەعەمە فارس ئەیادی فەیلقی 5 هەموو پیاوانەی کە ناوم هێنان لەو فەرماندانان کەوا لە پلەی مولازمیەوە لە باکووری عێراقدا خزمەتیان کردووە یەکەم کەس لە ناو ئەمانەدا کە هاتبێتە ناو حیزبی بەعسەوە تالع الدوری بووە کاتێک کە بڕیارماندا گوندەکان بڕوخێنین و کۆیان بکەینەوە و هێڵی جیاکەرەوەمان بۆ کێشا ئەوەی کە بە هێڵی سوور ناو دەبرێت لا نێوان ئێمە و تێکدەراندا یەکەم کەس کە ئاگاداری کردمەوە تالع الدوری بوو تا ئەمڕۆژ کاریگەری تاڵا بە ئاشکرا دیارە هەموو ئەو گوندانەی نەڕوخاند کە من داوام لێ کرد بوو بەلای خۆشەوە کۆنترین ئەندامی حیزبی باسە ئەی کەوابوو دەبێ خەڵکی تر چۆن بن چۆن قەناعەتمان پێ بکردنایە کە کێشەی کورد چارەسەر دەکەین و تێکدەرانیش لەناو دەبین بەم جۆرە با تەلەڤیزیۆن کەوتینە پێشانزانی ئەو تێکدەرانەی خۆیان بەدەستەوەدا بوو بۆ ئەم فەرماندە پایە بەرزانە باشە دەکرا من ئەمانە هەروە بە سەلامەتی بهێڵمەوە ئەی کەواتە چیم لەم بزنانە بکردایە من پەیامێکم لە پیاوە مەزنەکەوە لە باوکەوە واتە سەدام حوسێن پێگەیشت و پێم ڕادەگەیەنێت چاود لە خێزانی تێکدەرانەوە بێت و ئەمە و ئەوە فەرماندەی گشتی ئەمەی بۆ ناردم و منیش نامەکەم خستە سەرسەرم بەڵام چاوم لەمانەوە بێت نەخێر من بە بڵدۆزەر دەیان کەمە ژێر خۆڵەوە
پاشان داوای ناوی هەموو گیراوەکانم لێ دەکەن بۆ بڵاوکردنەوەیان. منیش وتم باشە ئێوە قەنەعەتتان نییە بەوەی کەوا لەسەر تەلەڤیزیۆن بینیوتانە و لە ڕۆژنامەدا خوێندوتانەتەوە؟ ئەی من ئەم خەڵکە لە ژمار ناهاتووە لەکوێدا بنێم؟ بۆیە کەوتمە دابەشکردنیان بەسەر پارێزگاکاندا. ئەو کاتەش دەبوو بڵدۆزەرەکان بەملاو بەولادا بڵاوە پێ بکەم. لەمانەی خوێندمانەوە لە زمانی بەڵگەنامەکانەوە بوو. بێدوودڵی بۆمان دەردەکەوێت میحیاوی دوژمنێکی کۆنی سەرسەختی گەلەکەمان بووە. سکاڵا تۆمارکردن. لە ڕێکەوتی 19 یۆنی ساڵی 2007ەوە لەلایەن چەند ئەندامێکی ڕێکخراوی چاودێری کوردۆسایت چاکودەرەوەی ئەو ڕێکخراوە وەک تۆمەتبارێکیان فال سکاڵای یاسایی لەسەر تۆمار کرا لە لای پۆلیسی نەمساوی. لە ڕێکەوتی 11 نۆی 2007 سکاڵای سکاڵاکەران گەیشتە دەستگاکانی نەمسا و لەو ڕێکەوتا وەڵامیان داینەوە. لە ڕێکەوتی 2009 داواکاری گشتی نەمسا وەڵامیان داینەوە کە دۆسیەکە لە بەردەستیانە و چاوەڕوانی وەرگرتنی زانیاری لە عێراقەوە. وەشاندیان ناردووە بۆ عێراق بۆ کۆکردنەوەی زانیاری، بەڵام دەست بەتاڵ گەڕانەوە. ئەوانەی بەشداریان کرد لە پرۆسەی سکاڵەکە خوا لێخۆش بوو ناجی عەقراوی و هاوڵاتیەکی عەرەب لە نەمسا زانیاری تایبەت بە ناوی فەرمی و ناونیشانی تاوانباری کۆکردەوە. وەک کاک ڕەزا حەمەی شاعیر خۆبەخشانە چەند بەڵگەنامەیەک لەسەر تاوانباری ناوبراوی وەرگێڕایەوە سەر زمانی ئەڵمانی. هەروەها بەڕێزان شاخەوان شۆڕش، گۆڕان هەڵەبجەیی، هیشام ئاکرەیی، دەرسیم دیبەگەیی، قادر نادر، ڕووناک شوانی و عەلی مەحموود سکاڵایان تۆمار کرد. نابێت ئەوە لە یاد بکەین تامردنی کاک شاخەوان شۆڕش بەردەوام نامەکانی بە ئینگلیزی نووسیوە بۆ لایەنەکان. بەهۆی گەڕانەوەی من بۆ کوردستان و پچڕانی پەیوەندیەکان پشت گوێخستنەوە لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە کە هاوکاری داواکاری گشتی نەمسایان نەکرد و چەندین جار بانگەوازمان کرد کەس دەستی هاوکاری بۆ درێژ نەکردی. چەند هەوڵماندا پارێزەرێک بگرین سەرکەوتوو نەبووین. تەنانەت لەو کاتە بەڕێز عوسمانی حاجی مەحموود ئامادەی ئەوەی دەربڕی خەرجی گرتنی پارێزەر بگرێتە ئەستۆ. هەروەها دەستنەگەیشتنمان بە بەڵگەنامە لەسەر ناوبراو و پەیوەندیەکانمان لەگەڵ ڕێکخراوە تایبەتەکان و وەک ئێستا نەبوو. بۆیە سەرکەوتوو نەبووین. هەرچەندە ماوەیەک پێشمردنی هەنگاوی باشمان نابۆ زیندوکردنەوەی دۆسیەکە کە بەڵگەی چاکمان دەستکەوت بوو وەلێ کار لە کارترازە. هەرچەندە لە 11 ئۆگەستی 2022 لە ڕێگەی پزیشکێکی ئازیزەوە بە ناوی حەسین بە نامە و ئیمێل پەیوەندیمان کردووە بە داواکاری گشتی نەمساوە، بەڵام بێوەڵام بوو. کێشەی کورد ئەوەیە زۆر کەس دڵسۆزە و نەتەوەییە وەلێکە دەگاتە پرسی دادگای تاوانبار ستاپ دەکات. ئەو لە 28 ئابی 2025 مرد و ڕزگاری بوو. کوردێک پرسەی گەرمی بۆ دانا، ئەویش تاوانبارێکی ئەنفالی دانیشتووی نەمسایە. نووسەر و ڕۆژنامە نووسە و ئەندامی ئەمنیستی ئینتەرناسیۆناڵی ڕاوێژکاری فەوجی 79 جاشە سووکەکانی پێشووی جەلال چەرمەگا بوو. پرسەی ئەو لە نەمسا و بەغدا گەرم بوو. لە حکوومەتی نوێی عێراقیش وەک فەریق ڕوکنێکی خانەنشین مرد. لە وڵاتە سەیرە قوربانی و جەلات هەموو پێکەوە خانەنشینن. جیاوازیەکانیان ئەوەیە موچەی خانەنشینی زیاترە و پۆستەکانیان باڵاترە. لەم چەند ساڵە مەحیاوی چوارەم تاوانباری جینۆسایدی کووردە لە دەرەوەی وڵات دەمرێت لە دوای تاریق ڕەمەزان و وەفیق سامەڕایی و مەلا عوزێرەوە. مردنی ئەوان بۆ دڵسۆزانی کەیسی جینۆساید ئازارەکەی بە ئەندازەی مەرگی باوکە، چونکە بێ دادگای و سزا دەڕۆن و ڕزگاریان دەبێت دوعا بکەین تاوانبارانمان بۆ پێڵێت بەڵکو ڕۆژێک غیرەت پەیدا بێت دادگایی بکرێن.